هاوڵاتی بەڕێز، نەورۆز بریتیە لە کاتی سەیرانکردن و ئاگرکردنەوە و زۆر جار تایە بەکاردەهێنرێت بۆ کردنەوەی ئەم ئاگرانە. بەڵام سوتاندنی تایە هەڕەشەیەکە بۆ سەر تەندروستی مرۆڤ و بۆ سەر ژینگە. بەهۆی سوتاندنی تایەوە چەند پاشماوەیەک دروست دەبن کە بڕێکی زۆر لەو مادانەیان تێدایە کە دەبنە هۆی توشبوون بە شێرپەنجە و چەند مادەی تریش کە کاریگەری گەورەیان هەیە لەسەر تەندروستی مرۆڤ. هاوڵاتی بەڕێز، ئەو دوو کەڵە ڕەشی بەهۆی سوتانی تایەوە دروست دەبێت ئەم شتانی تێدایە: یەکەم ئۆکسیدی کاربۆن، ئۆکسیدەکانی نایترۆجین و گۆگر، ئاوێتەی ئەندامی ناجێگیر، ئاوێتەی ئەندامی ناتێری هایدرۆکاربۆنەکان، شلەی گڕگرتووی بێڕەنگ، کلۆراتی هایدرۆجین، بانزین، ئاوێتە ناتێرە ژەهراوەکان، زەرنیخ، کادمیۆم، تۆتیا، جیوە لەگەڵ چەندین مادەی قورسی تریش. هەروەها ئۆکسیدە دۆمیەکانیشی تێدایە کە گەورەترین هۆکاری توشبوونن بە نەخۆشی شێرپەنجە. گوڵە جوانەکانم، ڕێز لەم ژینگەیە بگن و واز سوتانی تایە بێنن. تەندروستی خۆتان و خێزانەکانتان و بێگەردی ئەم هەوایە پارێزن. گوڵە جوانەکانم، واز لە سوتانی تایە بێنن. گوڵە جوانەکانم، ئەزانی ئەو تایە کۆنانە چەند بەسوودە بۆمان؟ پارچە پارچاکرێ و چەند شتی بەسوودی لێ دروست دەکرێ بۆمان. بۆ تەندروستی خۆت و خێزانەکەت ژینگەکەت بپارێزن. هاوڵاتی بەڕێز، هەڵوێز وەربگرە بەرامبەر ژینگەکەی خۆت و وازە سوتاندنی تایە بێنە. تایی کۆن ئەتوانرێت بە باشترین شێوە بەکار بهێنرێتەوە و پارچە پارچە دەکرێن بۆ ئەوی بەرهەمی بەسوودیان لێ دروست بکرێت. تەندروستی خێزانەکەت و بێگەردی هەوا بپارێزە لەگەڵ ئەو خاک و ئاوی لە چواردەورمانە.